ساڵی 2017 قورسترین ساڵی ئابووری بوو بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. پسپۆڕانی ئابووریش دەڵێن لەسەر بنەمای شکستە ئابووریەکانی هەرێم پێشبینیەکان بۆ گەشەسەندنی باری دارایی و ئابووری هەرێم لە ساڵی 2018دا دڵخۆشکەر نین، چونکە هەرێمی کوردستان لە سەدا 60 سەرچاوەکانی داهاتی لەدەستداوە و پێشیان وایە دانوستان و گەڕانەوە بۆ بەغداد ڕەنگە ئەو بارە قورسەی سەرشانی هەرێم سووک بکات. بۆیە بەم شێوازە کە تێبگەین لە بابەتەکەەوە بزانین لە پێش ڕفراندۆم و پاش ڕفراندۆمەکە چۆ بوو ئەتوانین پێشبینی بۆ داهاتوو بکەین. داهاتۆکەمان ئەوەیە کە ئێمە مادام تا ئەم دقەیە هەر پشتە بەستێ بە داهاتی نەوت و نەوتیش ناڕوا بێ موافقەتی حکوومەتی بەغاواتە بۆ 2010 بێ پێشبینی ئەوە بکەین کە ئەبێ دانیشتن بکرێت لەگەڵ بەغایە و دانوستان بکرێت و ڕێک بکەوین لەگەڵ بەغایە. دووەم ئەو شێوازە پەیکەری کە هەمانە ئەبێ بگۆڕدرێت ئەبێ هەنگاو بنێردێت بنێن بەرەوە ئەوەی کە پێکەرەکە کە تەنها پشتە بەستێ بە داهاتی نەوتەکە بگۆڕدرێت بەرەوەی کە بەرەو کشت و کاڵ بڕۆین بەرەو گەشت و گوزاریش بڕۆین. بەستنەوەی ئابووری هەرێم تەنها بە نەوت و بانگەشەکردن بۆ ئابووری سربەخۆ بەبێ پێشخستنی کەرتی کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار وای کردووە هەرێم سەرچاوی بەدەستێنانی داهاتی دیکەی نەبێت. تا ئەو ڕادەی حکوومەت توانای پێدانی موچەی فەرمانبەرانی نییە لە کاتی خۆیدا. ئابووری ناسێکیش پێشبینی دەکات لە نیوەی ساڵی 2018دا حکوومەتی عێراق موچەی فەرمانبەرانی ڕاستەقینەی هەرێم بنێرێت. پێ ئەچێت لە 4 مانگی داهاتووە سەرجەم وەزارەتەکان بودجە لە عێراق وەربگرن وەزارەتەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بە ئاشکرا ئەوەی نەشاردووە کە ئەوێ وەزارەت وربینی تەواوی تیا بکات و بەڕەت لە ژێر پێی حکوومەتی هەرێم دەربێنێ و هەموو ئەو ئەرقامە وەهمیانە لای خۆی ساخت بکاتەوە کە بە پێی لێدوانەکانی سەرۆکی حکوومەتی عێراقی ئەبێت ئەو با بڵین بودجەی کە هەرێمی کوردستان هەیەی لە نەوت لە ئەو 500 میلیۆن دلاری کە پێشتر هەیە بۆ بەشی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستانە کات بە زیادەوە بەڕێی حکوومەتی عێراقی و ئەمە ئەو ئەرقامە وەهمیانی لێ دەرەکات. لە ساڵی 2017 تا ئەنجامدانی ڕیفراندۆم حکوومەتی هەرێمی کوردستان لە سەدا سەدی بیرێنەوتەکانی هەرێمی لەژێر دەستدا بوو بە سربەخۆش نەوتی دەفرۆشت، بەڵام بەو حاڵەشەوە ئامادە نەبوو ڕعبە موچە لە وادەی خۆیدا بدات. لە دوای ڕیفراندۆمیش هەرێمی کوردستان کەوتە سەرساجی عەلی و لە سەدا 60 سەرچاوەکانی داهاتی لەدەستدا. هەر بۆیە پێشبینی دەکرێت لە ساڵی 2018دا حکوومەتی هەرێم خۆی لە بەردەم سوودی قەرزەکەڵەکە بووەکان و هەرەزێنانی ژێرخانی ئابووری و ناڕەزایی و خۆپشاندانی موچەخۆراندا ببینێتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.